ڕاگررتنی هاوردی نەوت و گازی رووسیا وڵاتانی یەکێتی ئەوروپای دابش کردووە. سەرەڕای بەردەوامی شەڕ و سەپاندنی سزای وێرانکەر بەسەر مۆسکۆدا هێشتا هاوردەی نەوت و غازی رووسیا لەلایەن وڵاتانی ئەوروپاوە بەردەوامە. ئەورسلا ڤاندەرلاین سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا داوای لە هەر 27 وڵاتی ئەندامی یەکێتی ئەوروپا کردووە تا 6 مانگی دیکە کۆتایی بە هاوردەی نەوتی رووسیا و تا کۆتایی ئەم ساڵش کۆتایی بە هاوردەی گاز و بەرهەمەکانی دیکەی رووسیا بهێنن. So first of all, I have agreed with President Biden. پێش هەموو شتێک لەگەڵ سەرۆک بایدن ڕێککەوتوم لە ساڵی داهاتووە ساڵانە 50 میلیارد مەتر سێجا گازی شل لە ئەمریکاوە ڕەوانێ ئەوروپا بکرێت. ئەمەش یەک لە سەرسەی ئەو گازەیە لە رووسیاوە دێت پڕ دەکاتەوە. لە ڕێگای زیادکردنی هایدرۆجینەوە یەک لە سەرسەی دیکەی پڕ دەکەینەوە لە ڕێگەی پرۆژەی تۆڕی یەکگرتووی پورتوگال، ئیسپانیا و فەڕەنساوە خۆمان لە هەڕەشەکانی رووسیا ڕزگار دەکەین. هەمووان لە یەکێتی ئەوروپا ڕێککەوتوین لەسەر کۆتایی هێنان با پشبەستن بە وزەی رووسیا. ساڵانە 150 میلیارد مەتری سێجا گازی سروشتی لە رووسیاوە هاوردە دەکەین. مانگی ڕابردوو پلانێکماندانە بۆ دابینکردنی جێگرەوەی ئەو 150 میلیارد مەتر سێجا گازەی کە لە رووسیاوە دەمانهێنا. هەنگارە سلۆڤەنیا هەرزوو دژی داواکاریەکەی ڤاندەرلاین وەستان و ڤیکتۆر ئۆربان سەرۆک وەزیرانی هەنگاریا دەڵێ یەکێتی ئەوروپا هێڵە سوورەکانی بەزاندووە و هەنگاوەکانی هەڕەشن بۆ سەر یەکگرتووی یەکێتی ئەوروپا. Aztán kiderült, hogy bejöttek persze, tovább jöttek, átlépték ezt a vonalat. وا دیارە یەکێتی ئەوروپا هەندێک لە سنووری خۆیان زیاتر چووە، هێڵە سوورەکانیان بەزاندون. بڕیاری ڕاگررتنی هاوردەی خەڵوزیاندا لە رووسیاوە هەرچەندە بۆ ئێمە سەخت بوو، بەڵام وتمان پابند دەبین و کێشە نییە. بەڵام ڕاگررتنی نەوت و گازی رووسیا بۆ ئێمە هێڵی سوورە. خاتۆ ڤێندەرلاین بەم کارانەی هەڕەشە لە یەکگرتووی یەکێتی ئەوروپا دەکات کە زەحمەتێکی زۆرمان بینیوە بۆ دروستکردنی. داواکاریەکی لەم جۆرە بەردانەوەی بۆمبێکی ئەتۆمیە بەسەر ئابووری هەنگاریادا و هیچ کات قبولی ناکەین. Hogy lesz egy vörös vonal, ne jöjjenek el odáig. بە گوێرەی دادایەکی سەنتەری لێکۆڵینی وزە و هەوای خاوێن لە 24 شوباتی ئەم ساڵ و سەرەتای سەرەڵانی شەڕی رووسیا و ئۆکرانیا یەکێتی ئەوروپا بە بەهای زیاتر لە 45 میلیارد دلار نەوت و غازی لە رووسیا کڕیوە. کۆدایی ئاداری ئەم ساڵ ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا ڕاگەیان وڵاتانی نەیاری ڕۆژاوا دەبێ بە ڕوبڵ پارەی کڕینی نەوت و گازی رووسی بدەن. هەفتەی ڕابردووش گازپرۆمی رووسی هەناردەی گازی بۆ پۆڵەندا و بولگاریا ڕاگرت. بڕیارە ناوەڕاستیان مانگەش هەناردەی نەوت و گاز بە وڵاتانی دیکە یەکێتی ئەوروپا ڕابگرێت. ئەمەش کێشەی سوتەمەنی وزە و بەرزبوونی نرخ و ناهاوسەنگی بازار و چەندین لێکەوتەی دیکەی مەترسیداری دەبێت، چونکە بە گوێرەی داتاکانی ئاژانسی وزەی نێودەوڵەتی سلۆڤاکیا لە 96 و هەنگاری لە 58 وزەی خۆیان لە رووسیاوە وەردەگرن. ئەڵمانیا لە 25 نەوت و لە 40 گازی خۆی لە رووسیا دابین دەکات، واتە بەگشتی نزیکەی لە 40 وزەی ئەوروپا رووسیا دابینی دەکات. هەبوونی کۆدەنجی بۆ وازێنان لە وزەی رووسیا گەورەترین کێشەی یەکێتی ئەوروپایە، بە شێوەیەک بۆتە هەڕەشە لەسەر یەکگرتووی یەکێتیەکە.